خۆشەویستانم لەم هەفتەیەدا کۆماری ئیسلامی ئێران میوانداری کۆبوونەوەی لتکەی وڵاتانی لانەگری کرد، واتە ئەو وڵاتانەی کە خۆیان بە بێلایەن ناودێر کردووە لە پاش شەڕی ساردی نێوان ئەمریکا و رووسیا. ژمارە لە وڵاتانی کە ئەندامن لەم ڕێکخراوەیەدا هاو هەڵوێستن لەگەڵ وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا و هاوپەیمانانی ڕۆژاوایی بۆ سەپاندنی سزا بەسەر کۆماری ئیسلامی ئێراندا بەهۆی ئەو بەرنامە ناوچە مشتومڕ لەسەرەی کە هەیەی. وڵاتانی ڕۆژاوا وایان داناوە کە ئێران بەنهێنی خەریکی دروستکردنی چەکی ناوچیە، ئەمەش ئەو گوناهبارکردنەیە کە ئێران نکوڵی لێ دەکات. ڕەتکردنەوەکانی ئێران بۆ ڕەوانەوەی نیگەرانیە نەونەتەوەیەکان سەبارەت بە خواستە ناوچیەکانی تاران وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا و نەتەوە یەکگرتوەکانیشی ناچار کرد سزاکان لەسەر ئێران تونند بکەن. دەسەڵاتدارانی ئەمریکایی لێکۆڵینەوە لەسەر ڕۆیاڵ بانک دەکەن لە سکۆتلاند و هەروەهاش دووەم گەورەترین بانکی ئەڵمانی وەک هەوڵێک بۆ سەپاندنی سزای دارایی بەسەر ئەو دامەزراوانەی کارداری لەگەڵ ئێراندا دەکەن. ئابووری ئێران زیانێکی گەورەی بەرکەوتووە بەهۆی سزاکانەوە، وەک دەیڤد تافوری لە کۆمپانیای یاسایی پاتۆن بۆکس باسی دەکات. بەبی هیچ گومانێک فرۆشتنی نەوتی لەلایەن ئیرانەوە سەخت کردووە کە سەرچاوی سەرەکی داهاتی ئیرانە. ئیران پارەی دەوێت، نە هەر بۆ ئابووری بەڵکو و بەردەوامیدانیش بەو بەرنامە چەکیانە. بەڵام جەمال عەبدی بەڕێوەبەر لە ئەنجومەنی نیشتیمانی ئەمریکایی ئێرانی لەو بڕوایەدا سیاسەتی ئەمریکا بەرامبەر ئێران زیانی زیاترە وەک لە سوود. ئەو ڕێبازەمان دەگۆڕین کە دەبوایە سزای زیرەک بوایە بۆ سیاسەتی ئفلێشکردنی تەواوی ئابووری ئیران. ئەمەش زیان لە خەڵک دەدات. ڕێگر دەبێت وەک لەوەی ئاسانکاری دیپلۆماسی بێت. لە کۆتاییشدا پێم وایە دەمانخاتە بەردەم ڕۆبەڕۆبوونەوەی لەشکری لەگەڵ ئیراندا. جا ئێستا پرسیارەکە ئەوەیە خەڵکی ئێران چۆن بیری لێ دەکەنەوە. نیگار مرتەزەوی میوانداری بەرنامەی وتوێژی ڕاستەوخۆیە لە تۆڕی هەواڵەکانی فارس لە دەنگی ئەمریکا. زۆر کەس قەیرانی ناوەکی بۆ هۆکاری سزاکان نازانن. زۆر کەس بەرنامە ناوەکیەکە وەها نابینن کە پەیوەندی هەبێت بە ژیانی ڕۆژانەیانەوە، بەڵام سزاکان وها دەبینن کە کاریگەری هەیە بەسەر ژیانی ڕۆژانەیانەوە. خانم مرتەزەوی دەشڵێت خەڵک پەیوەندی بە بەرنامەکەی و دەکەن و گازەندە دەکەن لە بەرزبوونەوەی نرخی خواردەمەنی. بۆ نمونە تەنها لە ماوەی 4 ڕۆژدا نرخی شیر بە ڕێژەی لە 14 بەرز بۆتەوە، یان بەرزبوونەوەی نرخی مریشک و خواردەمەنیەکانی تریش. جارێکی تریش دەیڤد تافوری. ئەو سزایانە بەدبەختیە چونکە لە زۆربەی کاتدا ئەو خەڵکەی دژی ڕژیمی ئیرانن زیانیان لێ دەکەوێت. ئەمە مەسەڵەیەکە کە سزاکان نێونەتەوەیین و ناکرێت جیاکردنەوەی تێدا هەبێت. زۆر لە پسپۆڕان و بڕوایەدان پشتبەستن بە سزاکان بۆ پاشگەزبوونەوەی ئێران لە بەدەستێنانی چەکی ناوچی هەم سەختە و هەمیش پرۆسەیەکی درێژخایەن دەبێت. هیوادارم هێزی خۆی هەبێت و ئەو هێزە بەکاربهێنرێت بەر لەوەی بگاتە بنبەست. تافوری و عەبدی و شارەزایانی تریش دەڵێن دەشێشیانی ڕوبەڕووبوونەوەی لەشکری لەگەڵ ئێراندا زیاد بکە هاوکاتی بەردەوامی لە بنبەستدانی قەیرانی ناوچی کۆماری ئیسلامی ئێران.